بینەرانی عزیز لارکوێکن سڵاوی ئێمەتان لێبێ و ئەم کاتتان باش ئێواری سلێمانیتان پێشکەشەکەم بۆ ئەمڕۆژ تەوەری تەندروستیمان هەڵبژاردووە بە میوانداری دکتۆر سەروەت تۆفیقسان ئەحمەد کا بە ڕێزیان پسپۆڕی نەخۆشیەکانی قورگ و لوت و دوێن. قسە و باسەکەین لەسەر ئەنفلۆنزای وەرزی و چۆنەتی خۆپاراستن و چارەسەرە سروشتی و پزیشکیەکانی. دکتۆر گیان بەخێر بێ. سپاس بۆ تۆش. دکتۆر ئاماژەم بۆ کرد کە قسە و باسەکەین لەسەر ئەنفلۆنزای وەرزی و چارەسەری سروشتی و پزیشکیەکانی. پێم خۆشە بزانم پەتای وەرزی چییە و چەند جۆری هەیە، بۆچی هەمیشە باز لەوە ئەکرێ کە ئەم پەتا وەرزیە زیاتر لە پاییزاندا خۆی دەرەخە؟ بەڵێ، سپاس بۆ تۆ بۆ بینەرانی کەناڵەکەشتان. سەرەتا بنای خۆی گەورە. هەڵبەتە پەتا وەرزیەکان دیارە ئەو پەتایانن کە لە ڕێی ڤایرۆسەکانەوە بڵاوە بێتەوانێ لە هەموو وەرزەکانی ساڵا هەیە و زۆربەیانیش کە تووشەن بەڕاستی مناڵانن کە خوار پێنجتەمەنی 5 ساڵ. لەبەر ئەوە مناڵان زۆر جار تووشی ئەو پەتایانە بن و زۆر ئەبێتە هۆی کۆمەڵی مزعافاتی شانتیا دروستەکە، چونکە ئەو تەمەنە تەقریبەن تەمەنێک هێشتا بەرگری لەش بە تەواوەتی گەشەی نەکردووە. اینجا وەکو مناڵانەی کە لە زۆربیان لە دایەنگە و باخچە و قوتابخانەکانن بەیەکەوەن تێکەڵن، زۆر بە ئاسانی بڵاوە بێتەوانێت لەناو ئەوانە. پاشانیش با بڵێن لەوانەی دایک و باوکەکە و لەوانەیە خەڵکە و کەسانی کەشێتیان لێڕێ ئەوانەوە زۆر جار ئەوانیش تووشە بن. زۆر ڕاستە میشە باز لەوەکرێ کە ئەو مناڵانی ئەو دایکانی کە مناڵەکانیان لە ڕەوزای خۆ لە حەزانەیە هەمیشە باز لەوە کە دایمە مناڵەکانیان نەخۆشە. هۆکارەکەی ئەوەیە کە زیاتر لەبەری زیاتر لێک نزیکن مناڵەکان و نازانن خۆیان بپارێزن. سروشتی ئەم ڤایرۆسانە وایە کە لە ڕێی دەمەوانێ و لە ڕێی ئەو دڵۆپە ئاوانی کە لە کاتی قسەکردن لە کاتی پژمین یا لە کاتی کۆکا زۆر بە ئاسانی ئەچێ بۆ کەسەکانی کەوانی نزیکن، زۆر نزیکن لێکە و بەڵێ ئەوە یەکێکە لە کێ شارە سەرەکیەکانی با بڵێن بواری تەندروستی وقایی و تەنانەت پەروەردەیش کە ئەو مناڵانە والیەکە زۆر لەوانەیە لە قوتابخانە یا لە باخچەکانە مەسەرەن غایب بن، پێویستیان بە ئیستراحەتە و ڕێنمایی تایبەتی حەقە باڕاستی هەبێت بۆ ئەو مەسەلەیە. زۆر باشە. دکتۆر پێم خۆش بزانم چەند جۆری هەیە ئەم پەتای وەرزیە؟ پەتا وەرزیەکان لە ڕاستیە جۆری زۆرە و جۆرەکەشی پەیوەستە بە جۆری ئەو ڤایرۆسی کە بڵاوە بێتەوە لە وەرزێکی تایبەتی معەنە. مەسەرەن هەندێک ڤایرۆسەیە ما بڵێن لە وەرزی سەرما زیاتر بڵاو بنەوە، بە تایبەتیەوە لە دوای پاییزەوانی و زستانەوە ئەو ڤایرۆسە تەحملی گەرما ناکە، بەڵام لە وەرزە سەردەکانە تەقریبەن زیاتر بڵاو بنەوە، یاخود لەو کاتی کە ئیتر هەوا گۆڕکێ بێ لە پڕێکا گەرمەوە جا بەرەو سەرما ئەڕوە. لەو بابەتانە یعنی ئەمەوە ئەکا زیاتر بڵاو بێتەوە لەستانەوە و خودی هەربوونی با بڵین باخچە و قوتابخانە و شتەکان لە وەرزی پاییز و زستانەوە ئەکا ئەمەش یارمەتیتر بێ کە زۆربەی کات لە وەرزاستی بکرێ. ئەگینا لە هاوینی شاهەیە لە وەرزەکانی تریشا بەدیەکرێ بەبی جۆری ڤایرۆسەکە هەڵبەتە. بەڵێ دکتۆر، لە ئێستا زۆر باسی ئەوە کرێت کە ئەم پەتایە زۆر لە ناوایە لە ئێستادا ئەڵێن جیاوازێکی ئەوتۆی نییە لەگەڵ نیشانەکانی جیاوازێکی ئەوتۆی نییە لەگەڵ پەتای کۆرۆنا. چۆن وا بکرێت کە ئەم پەتایە جیا بکرێتەوە لەگەڵ پەتای کۆرۆنا؟ ئەو جیاوازیە چیەکە تۆکو پزیشکێک ڕێنمایی بدەیت؟ بەڵێ، هەڵبەت پەتا وەرزیەکانیان خۆت ئەوەی کە پێوترێ پەتای سەرما یا پێوترێ با بڵێن ئینفلوئەنزا دیارە لە دوای سەرهەڵدانی کۆرۆنا جارێکی کە گرنگێکی زیاتری پێیا کردوتەوانێ، ئەویش لەبەرەوەی کە بەڕاستی ڤایرۆسی کۆرۆنا بۆ یەکەمین جار بەم شێوازە بەربڵاو بووە پەتایەکی جیهانی گشتگیر. ئەمە ئەگینا پەتا وەرزیەکان زۆربیان ناوچەیین، یعنی لە کاتێکی معەن و لە ناوچێکی معەنە و کۆنتڕۆڵکردنی ئاسانە و نابنە پەتایەکی جیهانی و بەم شێوازی کە بەڕاستی ئێستا هەموو جیهانی بەخۆی سەرقاڵ کرد. مەترسێکی ئەوتۆی نییە وەک لە کۆرۆنا؟ بەڵێ، ئەویش لەبەر چییە؟ تەمان کۆرۆنا ئەویش جۆرێکە لەو ڤایرۆسانی تر کە هەر ئینفلوئەنزا، ینی لە بنەماڵی کۆرۆنایان پێوترێت، چەنەها جۆری تری هەیە هەر پەتای وەرزی دروستەکە، ینی بەس هەر کۆرۆنایە، ینی
بەڵام ئەم کۆرۆنای کۆڤید 19 هەم لە شێوازی سەرهەڵدانەکەی کەمێک گوماناویە و هەم لە شێوازی مامەڵەکردنی لەگەڵ بەرگری لە شابەڕاستی شێوازێکی زۆر هێشتا دەتوانین بڵین هەندێشتی بە تەواتی جاری وایە ساغ نەبووتەوانێ هەموو ڤایرۆسێک قابلی ئەوەیە طبیعەت سروشتی ڤایرۆس وایە خۆی لە دەرەوەی خانی مرۆڤ یا لە دەرەوەی خانەیەک ئەو شوێنی کە تیاژی زیندەوەر نییە تەنها تەنۆلکەیەکی پاشماوەی DNA یا RNA ئەو کاتێک کە ئەتوانێت وەکو زیندەوەرێک مامەڵێک گەڵا بکرێت کاتی ئەچێتە ناو خانەیەکی زیندوی لەشە وەکو خانە خوێک بەکارێنێ و دەستکاری با بڵین ئەو خانەیەکە و لەوانەیە خواردنەکەی بەکاری بێنە بۆ خۆی و بە شێوازێک تێکێشکێنێ و ئەوواکە مەسەرەن بەرگری ئەو کەسە یاخود ئەو زیندەوەری ترکە خانە خوێە تر مرۆڤ بێچێک گیان ئاژەڵ بێ استیجابەی هەبێ بۆ ئەم تەنۆلکە خارجیە بەرگری لەشی چەندێک بەقوت بێ محاربەیەکات و احتیوایەکات و ئەتوانێت جارێکی کە بەڵێ پرۆگرامی ئەو ڤایرۆسی لەلایە مەسەرەن کە جارێک توش بوو لەوانەیە ئەگەر نەجاتی بوو توشبووانە جارێکی بە ئاسانی هەمان ڤایرۆس ناتوانێت تووشی بکاتەوانێت چونکە ئیلا لە حاڵەتێکە ئەم مشکلی ئەم ڤایرۆسانە ئەوەیە کە خۆیانە گۆڕن جاری وایە احتیمال دەکات سەر جۆری ڤایرۆسەکەیە هەموو ڤایرۆس دەتوانێت خۆی بگۆڕێ ئەو بیئە ملائیمە ئەبێ بدەستکەوێ بۆی کە بتوانێت لە ژینگێکی تایبەت تا بتوانێت خۆی بگۆڕێ لەبەرەوە ئەم پەتاوەرزیانش جارێکی کە گرنگی خۆی پیا کردوانێت لە بەوەی کۆڕۆناوە بەڕاستی ئەلبەتە هەموو نەخۆشیەکە کە تووشی مرۆڤ بێت سەرەتا کۆمەڵێ معانەتیە نەخۆشکە دوایی کۆمەڵی نیشانی تیا دەرەگە کە دکتۆرەکەی دۆزێتەوانێ زۆربەی ئەو پەتاوەرزیانی کە هەیە و ساڵانە خەڵکی تووشی ئەبێت پەتایەکی با بڵێن دیاری کراوە چەند ڕۆژێکی کەم مەخایەنێ زۆربەی نەخۆشەکان دکتۆر عادەتەن بۆ پەتایوەرزی پەتاوەرزەکان لەوانەیە ئەو پەڕەکە هەفتەیەک بێت 3 ڕۆژ بۆ هەفتەیەک بەپێی بەرگری لەشەکە بەڵێ بەپێی جۆری ڤایرۆسەکە بەپێی ئەو بڕی ئەو ڤایرۆسێکە کەسەکەڵی گرتووە زۆر بەشیان بەڕاستی لە مناڵات تووشە بن وەکو باسمان کرد نەک لەو گەورە و لە هینا کەسێرێکی ئێستا لە کێشەی کۆڕۆنا لەگەڵ مشاکلەکانی لەگەڵ گەورەکانیش کە تووشە بن ینی زۆربیان پێشتر لەبەرەوەی توش بوون بە ڤایرۆسەکە زۆر کەم مەحدودە ینی مەگەر خوان و خواستە نەخۆشەکان هەندێکیان زۆر خوان نەخۆشی مزمینیان هەبێ یا کێشەیەکیان هەبێ لەگەڵ سیەکانیانە ئەوانی کە زۆر جگەرە کێشن ینی یا دڵیان زەعیب بووە لەوانەیە هەندێجا لەو ئەو پەتاوەرزیانە و ڤایرۆسەکانی لەوانەیە عەزەتی بن یاخود ژیانی بخەنە خەتەرەوانەیە بینە زۆربیان چاکە بنەوانێ وەکو باس کرد زیاتریش لە مناڵایە بەڵام کۆڕۆنا ینی کە ئێستا هاتووە ینی تەقریبەنەوە بۆ نزیکەی خەریکە بێتە 2 ساڵ کە سەری هەڵاوە خەریکە نیشانەکان و خەسایسی بڵێن تایبەتمەندی خۆی هەیە خەریکە ئەبێتە ناسراو ینی خەڵک بیناسێتەوانێ بە تایبەتی نەخۆشیان کە تووشی کۆڕۆنا بن ئەوانن کە لەگەڵ کەسی ئەو کەسانە ژیاون کە کۆڕۆنایان توش بووە ئەنجا نیشانی تایبەتی خۆی هەیە مەسەن بۆ نمونە لە دەستدانی بۆن و تامێکێکە لە نیشانە هەرە سەرەکیەکان لە کۆڕۆنا ئەتوانین بڵین کە زۆر بە ئاسانی توانی ئەگەر چی لە پەتاوەرزەکانیشە ئەم حاڵەتە ڕوویاوە خەڵکانێکی ئێسژەڵی دکتۆر من کاتی خۆی تووشی پەتایبوون تر بۆنم نەگەڕایەوە ینی ڕوویاوە بەڵام زۆر کەمە ئەمەی کە لە پەتا هەیە زۆر ئاشکرا وازیحە ئەنجاوەکوونێ ئەگەر چی کۆڕۆناش خۆی چەند جاری خۆی گۆڕیەوە بابنەوەی کە ئێستا هەیە پێوتێت دلتایە لەگەڵ فەرقی لەگەڵەوەی کە سەرەتا لە چین ڕووی سەری هەڵدا مەسەن یاخود نەوەیەکێ لە ئەمریکا هەیە بۆ نمونە فەرقی لەگەڵەوەی کە ئێستا لە رووسیا بۆ نمونە نوعێکی تر هەیە ئەوەی لە هیندستان فەرقیە بوو لەگەڵ ئەوەی کە لە مەسەن ئەفریقای باشوور مەسەنە سەری هەڵدا ینی فەرقەکە نوعما گۆڕانکاری بەسەراتەوە بەڵام بالضبط ینی نیشانەکان تقریبا هەندێکی هەر لە یازال زۆربەی بۆ زۆربەی هەر زۆری هەر هەیە وەکو لە دەستدانی تام و بۆن و اینجا هەموو گیان ئێشە و سەری ئێشە و بۆ بنمونە شتی کەش لەوانەیە جاری وایە لەگەڵ ئەم کۆڕۆنای سەری هەڵاوە هەندێکی وازیح نییە مەسەن بۆن و نەخۆشەکە جاری وایە کاتی خۆی نەخۆشیێکی گرتووە
ئەم کۆرۆنای جاری وایە نەخۆشی کۆنەکەشی هێنێتەوانێ ئەجا مزاعفاتی کۆڕۆنا سەیرە لەوەی کە تەسیر لە مەسەن لەسەر مەینبوونی خوێنەکە لە هەندێک حاڵەتی زۆر پێشکەوتووە لە هەندێک کەسا زۆر بەقوت ئەیگرێ مەسە هەندێکی کەسێ نایگرێت بەقوت نایگرێ اینجا لە مناڵە مەسەرەن خۆشببختانە هەمووشیان تووشە بن بەس زۆر بە دەگمەن ڕێەکەوە ینی ڕێەکەوێکە تووشی مزاعفاتیان کە بەڵام زۆر کەم لە چاو گەورەکان کە تووشە بن ئەوانی کە بۆ نمونە مەسەرەن وەزنیان زۆر زیایە ئەوانی کە زۆر جگەرە کێشنەوانی کە نەخۆشی مزمینەکانی دڵیان هەیە ئەم کۆڕۆنای زیاتر جیاوازەکان زیاتر لەوانە دەرەکە بەڵێ ئیتر ئایا بۆ نمونە توانای ئەوان هەیە بەرەکانی بەرگری ئەو مرۆڤات بە ئاسانی تێپەڕێنن تێکی بشکێنن یا خۆت زوو خۆیە گۆڕێ لا یزال ناتوانرێت ینی تا ئێستا زۆر شتەکان ینی با بڵێن لە ڕووی زانستیەوە پزیشکیەوانێ لەگەڵ کۆرۆنا یەکلا بکرێتەوە بەڵام بەردەوام بەحوسات و لە کۆڵینەوەکان زۆر بەردەوام بن ینی سەری ئەڕۆن ڕۆژ بە ڕۆشتی تازە دەرەکەوێ باڵان لە کۆرۆنا ئەم کوتانەش هەیە بەدڵنیاییەوە مەسەلەی کوتانەکەش بۆ خۆی ئەوە شتێکی زۆر گەورە بوو چونکە کوتانی نەخۆشە وەرزیەکان بۆ نمونە خۆ هەموو زۆربەی ئەو ڤایرۆسانەی با بڵێن کە بڵاو بوونێتەوانێ کوتانیان هەیە دژی باسی ئەوە ناکەم باسی کوتانی دژی کۆرۆنا ئەوکەم بە پرسیارێکی بەڵام ئەمەی کە باسم لەوە بوو کە ئەوەی کە لەگەڵ کۆرۆنا کەرا زوو کوتانی بۆ دۆزرایەوە بۆ خۆی ینی پێش سەبقێکی با بڵێن وڵی پزیشکی گەورە بوو چونکە هیچ کوتانێک بۆ شێوازە سەریعان ئاسانیە قەراربەی کە مەسەن بیدەی بە نەخۆشەکان هەموو کوتانێک بۆ نەخۆشەکانی کە مەسانم بەلای کەمەوە 5 ساڵ پێچووە ئەنجاوە کوتوانیانە جورئەتی ئەویان کردووە کە بۆ مرۆڤەکان بەکاری بێنن زۆر باشە دکتۆر هەمیشە باز لەوە کرێ خۆش پێشتر ئاماژت بەوە کرد کە بۆ نمونە مناڵان زیاتر ئەیگرن هەمیشە دایک و باوکەکان باز دەواکەن کە ئەڵێن مناڵەکەم گرتوێتی ئەم پەتایە ئینجا من لەوە گرتومە یاخۆی لە کەسێکی نزیکتری خۆمەوە گرتومە پێم خۆشە بزانم شێوازی بڵاوبوونەوەی ئەم پەتایە چۆنە بە چ ڕێگەیەک بڵاو ئەبێتەوە زیاتر پەتاوەرزیەکان کە باسمان زیاتر لە پەتاوەرزیەکانە دیارە ینی پێشتیش وابزانم ئاماژێکم پێیاکە با بڵین نزیکی کەسەکان لەیەکەوە لە ڕێ هەناسە و هەواوە گوازرێنەوە زۆر بەیان حقن ینی چ لە ڕێی کۆکەوە بێت چ لە ڕێی پژمینەوە بێت چ لە ڕێی هەندێک جار لەوانەیە لە دەستدانی ئەو شتانەش بێت کە نەخۆشەکە بەکارهێنانی کەلوپەلی ئەوانە لەوانەیە لەوە شەوانێ بەتایبەتێکەر بەسەن تۆزی لێ بنیشە بۆ منە بتەکێنێ یا شتێک لەو بابەتانە بەڵام کەمترە چونکە ئەگەر ئەو ڤایرۆسانە جاری وایە کە کەوتنە شوێنێکمانەوە بۆ فترێک زۆربیان تیاچن لەوانەیە نەمێن بەڵام بە شێوەیەکی زیندوو زیاتر لەناو ئەو دڵۆپە ئاو بچووکانەیە کە لە ڕێی لەناو پژمین و لە ڕێی ئەو تەنۆرکە ئاویانەوانێ ئەگوازێنەوە بۆ نەخۆشەکان بەتایبەتیشیان هەبێت هەمیشە کۆرۆنا ئەڵێن دوور بن لە یەکتری پەتاکەش بە هەمان شێوە بێت دووری کەسێتی هەبێ بەتاکید هەم بەستنی ماسک دووری لە یەکتر بۆ خۆی کاریگەریەکی باشی هەیە بەڵام وەکو باسمان کرد لەبەر پەتاوەرزەکان زیاتر لە مناڵان و مناڵانیش تۆ ئەگەر کاتێک لە دایانگا لە بەخچەکەوانەکەی تۆ کۆنتترۆل ناکرێت بە وشەیە کە تۆ بتوانانی ئەبێت و زۆر بەشیان ینی ئەو لەبەرەوەی زۆر قرس نین ینی ئەو ڕێنمایی کە بۆ مەسەن کۆرۆنا داهاندرێ پێویست ناکە بۆ پەتاوەرزیەکانە چونکە مەحدودن بە ناوچەیەکەوانی و خۆی ساڵانیەت و دەوری خۆی تەواوکە و ئەڕوە و شتێکی کەشەیە بەڕاستی پەتاوەرزیەکان ئەویش بەڕاستی ڤاکسینی و تەقاحاتی هەیە ینی پێکوتەی هەیە بەس خەڵک بەداخەوە ینی زۆر گرنگین بەو مەسەرەیە نادا هەندای و هەندێ وڵاتە سیستمی تەندروستیەکان وایە بەڕاستی ئەبێ ئەو ساڵانە ئەو پێکوتانە وەرگن دژە ئەنفلۆەنزا لە مانگی هەشتوونەوە وەریەگرن بۆی کەتر لە وەرزی زستان وینە زۆر کێشیان بۆ دروست نەکرێت. دکتۆر کێ ئەتوانێت ئەو کوتانە بەکاربێنێ ئەو هەموو کەسێک ئەتوانێت بەڵێ ئیلا مەگەر یەکێک یعنی لە ڕێی تشخیصی با بڵێن شتێکی زۆر تایبەتمەندی هەبێ ئەگینا ئەو شت تایبەتمەندێت چێ مەسەن بۆ نمەکە کەسێک کە گومانەکەم هەبێ ینی چونکە ئیلا لە کاتی پەتاکا بۆ نمونە نابێ وەریگرێ بەڵێ لە کاتی پەتاکاوە چونکە خۆی نەخۆشەکە مەناعی لە جەنگایە لە دژی ڤایرۆسەکە تۆزێک بێتاقەتەوانێت تۆش ئەو
پێکوتەیەتی هەر بۆ خۆی ئەو پێکوتە خۆی ڤایرۆسەکەیە بەڵام زعیف کراوە یعنی لەوانەیە کێشەی بۆ دروستکە مشکلی تری بۆ دروستکە کەسەکە بە هیچ شوێ نەخۆش نەبێت اینجا بتوانێت ئەو بەس ئەوانەی کە نەخۆشی تریان هەیە مزمینیان هێوانە بەعکسەوە بێت ئەوانەی کە نەخۆشی دڵیانێ نەخۆشی هەنەسیەکانیان هەیە ئەوانێ هەموو ساڵێک خۆیان بکوتن بۆ مناڵیش ئەبێت ئەو بۆ مناڵی شەبێ بەڵێ وەکو باسم کردیانی لە هەندێک سیستمی وڵاتانە ینی ئیجباری ئابێ مناڵانە بکوترێن یانی دژی ئەنفلۆنزا هەیە هەڵبەتە مەسەلەی ئیجباری بوونی پێکوتەوە بۆ خۆی قەزەیەکە مەرجنی هەموو وڵاتی بتوانێت ئیجباری خەڵکێکی بکە بەڵام زۆر تەشجیعکرێن زۆر هینەکرێن بەرنمەیان هەیە کە ئەتوانن خۆیان بکوتن هەر لە مانگی حوتۆشتوانە کاتی گەرمایە بەپێ وڵاتەکە گۆڕێ لە وڵاتی ئێمە لەوانەیە لە وەرزی تر مانگی 89 زۆر باش بێ گونجاو بێتە لە مانگینەوە عیبینە هیچ مزعفاتێکی نابێ ئەو کوتانە دکتۆر وەکو بڵێن بۆ کۆرۆنا هیچ کوتانێک نییە بەبێ ئەوەی کە مزعفات و ماکی خۆی نەبێ ینی تۆ دوجار ئەو کوتانە خۆی ئەو ڤایرۆس و هینانەیە کە خەڵک تووشەکە لەوانەیە یەکەم مەسن کاریگەری نەبێت چکە هیچ کوتانێک نییە لە ساهاسە بڵێ وەڵامە خۆ پارێزیە دژی پارێزیە کێشێکی ترێ لەگەڵم پێکوتانە مەسەن خەڵک بۆیە موشەجیایی نابێ بۆ جاری وایە پێکوتەیەک دروست کرا بۆ ئینفلوئەنزایەک جۆرێکی تایبەت هەتاوە ئەو پێکوتەیە گەشتوتە وڵاتەکە ئێمە و ماوە تۆ لە مەغزنەکانەوە لەوانەیە ساڵێکی بەسەرا چوو بێ با بڵین کە ساڵێکی بەسەرا چێ ئەو ڤایرۆسی کە ئەو ساڵە تووشێبی جیاوازە لەگەڵ ئەو پێکوتەیە کە تۆ وەرگەوانەیە هیچ کاریگەریکی وای نەبێ یەکێک لەو کێشەکانی کە لەگەڵ پێکوتەی ئینفلوئەنزا تووشێبی دوجار هەموو لقاحەکە ئێمە لە مناڵیەوە گەر هەمومان کە کوتراوی دیژی نەخۆشیەکانەوەوانە چونێتە سیستمی پێکوتەی با بڵێن پێوتین نیشتمانی کە دەوڵەتەکان با بڵێن هیدارەکەن هەر مناڵەکە لە دایکە بێت تا و جاری وایە دەستکی دایکشایەتی تا ساڵەکانی مناڵی تێپەڕێنە کۆمەڵێک ڤاکسین وەرەگرێت دیژی کۆمەڵی نەخۆشیم هیچی لە سانەوە 5 مەسەرەن زیاتر ناتوانانی بڵێ کە ئەی پارێزیە لەوانەیە لە سا 5 ئەو خەڵکان توش بێ بۆچی مەسەن خەڵکانێکە ئێستا سوورێژەگرن خۆ محل علم هەمومان بە مناڵی پێکوتەی ڤایرۆسی سوورێژە وەرگیراوە بەڵام دوجار جاریوا شێل بیناوبین مەسەن لێرە و لەوێ موجەیەکی سوورێژە بڵاو بێتەوە ئاوایە مەسەلەکە زۆر باشە دکتۆر باسی نیشانەکانمان کرد باسی پەتاکەمان کرد پێم خۆشە باسێکی چارەسەری بکەین نەمیشە باس لەواکرێ ئەم پەتایانە خۆت لە هەنێ لە نەخۆشیەکان چارەسەری سروشتی بەکار ئێندێ لەگەڵ چارەسەری پزیشکیە سەرتا پێم خۆشە باسی چارەسەری سروشتیەکان بکەین ئەو چارەسەرانە چین کە بەڕێگەی سروشتی ئەکرێ و خواردن لەکوێی ئەو چارەسەر سروشتیانە هەمیشە بازەواکرە مەسەرانەڵین ئاوی گەرم بخۆن یاخود لیمۆ بکەنە ئاوەیە دارچینانی هەنێ شت هەیە ناو کوردەواری خۆمانە بزین ئەو خواردنانەش چین ئەو شتانە چین وەکو چارەسەری سروشتی بەکاریە پێم باشە سەرەتا پێش ئەو بینە سەر چارەسەرەکە ئەوم بێت و بڵێم ینی نیشانەکانی پەتای وەرزی زۆرتر با بڵێن نەخۆشیەکان بە قورگێشە و سووربوونەوە یا خۆرانی قورگێ دەست پێەکات چونکە ڤایرۆسێکی جاچێتە ناو لەوزەتێنەکان و منتیقەی ناو قورگ و پشتی لووت لە ڕێی دەم و لووتەوانێ جا دوایەوە بەتایبەتی لە مناڵانێ قورگیان سوورە بێتەوانێ لەوانێ جا دوای سەرەکەوێ جاری وایە بۆ بەشی ناوپۆشی لووت تووشی لووت کزانەوە و احتیقان و لووتگیران و ئاو لە لووت هاتون و ئەنجاوردەوەدا لەوانەیە تاو بێتاقەتی دروستکە لە گەورەکانە لەوانەیە سەرێشەوە ئەوانەیە دروستکە یا ئازاری ڕوومەت دروستەکە ئازێتی جووبەکانێ بەڵێ لە مناڵە زۆر بە ئاسانی ئەچێ بۆ گوێ ناوەڕاست لەوانەیە تووشی هەوکردنیکی کتوپڕی گوێ ناوەڕاستیانەکە گویان بەبێ ئازاریە بێ یاخود لەوانەیە بێتە خوارەوانێ بۆ بەشی با بڵین سنووقی دەنگ یاخود گوبڵی سەرەکی هەوا دەنگیان ئەنووسێ لەوانەیە کۆکەکان بۆ دروست بێ لەوانەیە خیزی سنگوانە و شتانشیان جاریوایە بۆ دروستەکە ئەمە نیشانە تقریبان نیشانە سەرەکیەکانی پەتای ئینفلوئەنزا مەگەر خوانە خواستە مازەعافاتی کرد دروستکە ینی زۆر بە قوت بێ کۆمەڵێ مشکلی تر دروستکە مەسەرەن واگینا لەو شێوە مەحدودە ئەمێنێتەوانێ و وەکو باسم کرد دەوری خۆی تەواوکە و چاکە بێ بەنسبەت چارەسەری ئەوەی کە ینی
بەتەکید ینی ئەم پەتا و ئینفلۆنزیانە پێویست بە چارەسەری دەرمانی زۆر ناکە ینی شتەکە زۆر وازەحە خۆی زۆربیان چاکە بنەوانێ بەبێ عیلاج وڵای من تا عیلاج نەخۆم چا نابن دکتۆرەوە بۆ وایە بەڵام ڕاهاتوو ئەمە باسم لە کێ لە ساڵ لەوانەیە لە سا هەفتا هەشتای بۆ ئەوانی کە تووشە بن وەکو باسم کرد لە مناڵەکان ینی ئەم شتە تووشەوێ بشیوە بەرگری هەیە مسیتر بێ بەسەریە بەڵام جناب دەفەرم بۆچی تۆ چاک نابی لەوانەیە کێشەی هەبێ مەسەن لە جنابتا بۆ من نەخۆشەکە لەوانەیە خۆی بەرگری لەشی کەمێک بەرامبەر ئەو ڤایرۆسانە کەمتر بێت یاخۆ لەوانەیە نەخۆشەکە خۆی حساسیەتی هەبێ هەستیاری هەیە مەسەن نەخۆشی هەڵێ دوکتۆر پەتاکم کە بەڵام لوتگیران و ئاویلوت و چاوکزان و ئەمانم هەر هەیە ئەم مەرجنیە پەتاکە بێ ڤایرۆسەکە بێ یاخود ڤایرۆسەکەی بەڵام حساسیەتی دروست کردووە نەگەوەی ئیلتیهابی دروست کردبێ فەرقی هەیە ینی لەوانەشە ینی هەندێک جار تەمان بەرگری لەش ئەوە دابەزێ ئەم پەتایەک خۆی ڤایرۆسەکە وا ئەکا تووشی ئیلتیهاباتی بەکتریایی هەبی کە جیاوازە بەکتریا لەگەڵ ڤایرۆس بەکتریا جۆرێکی تریانی کە مەنعە زۆر دابەزێ بەکتریا لە ناوپۆشی دەم و لوت و ئەوانە هەیە لەوانەیە بێتەوە ئیلتیهاباتی بەکتریایی مەسەن تووشی ئیلتیهاباتی لەوزەتێنی حادیەکانە خۆشەکە یا تووشی ئیلتیهاباتێکی جیوبێکی حادیەکە فعلا ئەو کاتانەوە علاج پێویستە چونکە شتەکە ڤایرۆس نییە هەنێک کاتێ ئەڵێ هەنێک کەس ئەڵێ تفم بۆ قود نادرێ زۆر بە زەحمەت هەموو پەتاوەرزەکانی ئەوش دروستەکەن ینی لەوانەیە ینی هەر قودنەوەی ڤایرۆسەکە بێ نەبوویت بێتە بەکتریا بەڵام هەر کاتێک نەخۆشەکە مەسەن دووسێ ڕۆژ تووشی پەتا بوو تۆزێ باش بوو دوایە لە پڕێکا مەسەنسەیەەکە قۆرگێشە و ئیزعاج بۆ جوو بوو سەرێشە و ئەوانەی بۆ دروست بوو ئەوانە زیاتر با بڵێن هەوکردنی بەکتریایین فرسەتیان هێناوە مەنعی نەخۆشەکە دابەزی و ببوونی ڤایرۆسەکە مەشغوڵی ڤایرۆسەکە بۆ بەرگری لەش بەکتریاکە گەشایەکاتەوەوانی و ئیلتیهابێکی زۆری بۆ دروستەکە کە پێویستی بە عیلاجە بکات باش ئەی ئەو خواردنانە چیەکە لەم کاتێ دڵنیاییەوە خۆ تۆ مرۆڤ کە تووشی هەر نەخۆشیەکە بێت دوجار ینی زۆربەی نەخۆشیەکان لە ڕێی دەرچی هەناسە و دەم و ئەوانەوە ئەچنە ناو با بڵین لەشی مرۆڤەوانێ دوجار خواردنیش لە نوعەکان یەکسەر نەخۆش بیری لێکات و من چی بخۆم باشە چی نەخۆم وایە پەتاوەرزەکان هاتە لەبەروی نەخۆشەکە تووشی تا و بێتاقەتی و لەوانەیە کەم خواردنی بکەنەوەوانە وشک ببنەوانێت تا هێنێوان وشک بەتاوەتی مناڵ ینی هیچی بۆ ناخرێ بێتاقەت ئەمانە تایان هەیە وشکە بنەوە ئەبێت تۆ پێشتە شتێک ڕێگەربی لەوەی کە نەخۆشەکە وشک بێتەوە ینی بەردەوام شلەمەنی بخواتەوە ئاو بخوا هەر شتێک ینی شلەمەنی بێت یاخودە و کەسە کە توش بووە شۆربابێ بزەبت شلەمەنیەکان شیر بێت چابێوانە احتیاطی بیخواتەوانێ دوایەوە خواردنە قورسەکان کەمتر بخوا ئەو کەسێک کە تووشی پەتایوەرزیە بێ بۆی زۆری زەعاجی نەکەیانی ئەو لە هەموو شتێک مهمتر بەڕاستی پشووە ینی کەسەکە بێ پشوو بات ناچێت ناوێت ئەگەر زۆر بێتاقەتی نابێت بچێتەوە سەرکار ئەگەر چی هەندێک وڵات مەسەن ڕێگر نینەوەی کە کەسێک تووشی هەڵامەت بێت نەچێتەوە سەرکار چکەوەکو باسم کرد ینی هەڵامەت نەخۆشیێکی زۆر ئەوان نییە یعنی ئەوەی کە پێوتێک کۆمۆن کۆڵ ئەوەی وڵات تۆزی سەرمان بووە یعنی تۆزێلانە مەسەن ئەتوانێ بچێتەوە بۆ ئیش بەڵام ڕێنمایی بکە بۆی خەڵکی کە توش نەکەمەکە بڵێ بەڵام ئەگەر زانی بێتاقەتە زۆری زەعاجیەکاتەوەوانە باشتر وای 2-3 ڕۆژ لە ماڵەوە ئەمە پشووە تا لە وڵاتی ئێمە زۆر قورس نییە مشتە زۆر ئاسانە چونکە ئەوەلەن یعنی ئێمە وڵاتێکی با بڵین زۆر منتیج نین وەکو ئەمریکا و ئەوروپا وڵاتە پێشکەوتوکە حساب بۆ اقتصادی ڕۆژانە بکەم بزان ئەم کەسە ئەو ڕۆژێکە غایبە بێ لە ئیش چەند لەسەر حکوومەتەکەوێ ئەمە هەموو حساباتی خۆی هەیە لە وڵاتان لەبەرمونسە وڵاتێکی وەکو ئەڵمانیا ئیجازە بۆ نادات بۆ هەڵامەتێکی بەسیط هەڵامەت ڕێگە نییە وەرە و ماسک بەستەوە ئیشی خۆ دەکەوت و ئاوایە مەسەنە بۆ نمونە ئەگینا باشترین شت پشووە باشترین شت ئەوەیە زۆر تێکەڵی خەڵک نەبی ئەو مناڵانی کە تووشە بن باشتر وایە نشنەوانێ بۆ باخچە و بۆ دایانگەکان ینی بۆی تێکەڵی مناڵەکان خەڵکی کەس توش ناکەن هەمیش خۆی ئیسراحەتەکە پێویستی بە پشووە ئیسراحەتەکە و چاکە بێەیەکی پاک ژووری دانەخراو نەبێ ژووری کراوە بێ باشترە هەوا گۆڕکێ بکرێ زۆر زۆر باشە پاڵم زۆر باشە ئەوانی کە تووشی مەشاکی لە لوت و گیرانەوەوانە یاخود سنگیانە بێ ژوورێک جەوی ژوورەکە ئەو کتیایەتی تۆزە شێدار بێ مەسەن گە زستانە زۆر سستاندا مەسەن
هەوای سپلێ زۆر باش نییە چووکە وشکە وایە مەسەن شتێکی شێدار بێ هەڵمێکی چێدار مەسەن لە ماڵە سۆبای بێ مەسەن باکتریک ئاوی لەسەر بێ بە سەلامت بێنی نزیکی مناڵەکەوێتەوانێ بۆ هەڵمەکەی بەڵێ جەوەکەم ینی شێدار بێ خۆشترە ئەو هەناسی هەڵیامژێ باشترە ینی ئەزیەتی سۆرسیەکانی نادا زۆر ناوپۆشی لوتوانی وشک ناکاتەوانێ بەو شێوازیانی ئەو ڕێنمایان کە تایبەتن بە خواردن بەو شێوازە جێبەجێ بکرێ حاڵەتەکە باشترە بێ باش دکتۆر کێن ئەوانی کە بتوانن چارەسەری سروشتی چارەسەری پزیشکەکان وەربگرن ببوورە چارەسەر پزیشکەکان مەسەن ئەگەر نەخۆشە بەپێی نیشانەکانە گە نەخۆشەکە سەرێشێکی زۆر زۆریە بوو هەندێک دەرمانەیە پێوتێت over the counter ینی ئەو دەرمانانە لە هەموو سەدرێکە نەخۆش بەبێ ڕێنمای پزیشکی دەتوانێت وەریانگرێت مەسەن فلووتێکی بەسیتە پاراستۆڵێکە شافێکی مناڵانە ئەمانە بۆ تایان هەیە ئازاریان هەیە ئەوانە توان وەریگرن یاخود ئەو هەندێک شروب هەن لە گژوگە دەرمانی دروستەکرێن کە هیچ مزعفاتێکیان نییە بۆ کۆکەوە بۆ سنگوانە ئەتیادی توان وەری بگرن مەسەن ئەگە لە حاڵەتەگەلەوە زیاتر تێپەڕی مناڵەکە نەیتوانی هیچ بخوا زۆر وشک بۆ بێتاقەت بوو تەنگە نەفەس بوو هەناسی باش بۆ نادرا یاخود ئازارێکی زۆری هەبوو لە گوێچکەیە بۆ نمونە یاخود قورگی هیچی بۆ قود ناچوو یاخود لوتگیرانێکی زۆریە بوو شەوان پرخەی هەبوو هەناسی پێ نەدرا ینی بێتاقەتیە کرد یا ئەو کەسانی کە خۆیان گەورن باوەڕی نەخۆشی درێژخایەنیان هەیە نەخۆشی شەکرەیان هەیە فشاری خوێنیان هەیە لاوازی دڵیان هەیە یاخۆنی کە زیاتر بەرگری لەشیان ئەو نەخۆشیانی کە بەڵێ وەکو ڕۆماتیزمەکان نەخۆشە مزمینەکان ئەگە تووشم حاڵتە ڤایرۆسیانە بێت باشتر وایە بەڕاستی زووتر چارەسەر وەربگرن و ڕێنمایی پزیشکەکانی خۆیان وەربگرن ئەمانە باشترە بچم بۆ لای دکتۆر یاخود نەخۆشەکە مزعفاتی دروست کرد مەسەن وەکو التیاباتی جووبی دروست کرد التیابات بۆ سەحایە بۆ نمونە ڤایرۆسەکە چۆن پەردەی مێشکی لە مناڵەکانە مەسەن ئەوانەی نیشان گومانی ئەوەی لێکرا بێ ببرێنەکە نەخۆشخانەیە کلینیکی پزیشکەکان بۆ یەکی چارەسەری پێویست وەرگرن زۆر باشە دکتۆر هەنێک کات بیستمە لە هەنێک کەس ئەڵەن کە پەتا ئەگرین یاخود نەخۆشێکی بەسیط تر نازانم ئەمە تا چەند ڕێگە پێدرا و پێم خۆشە تۆ ڕێنمایی زیاترمان پێبێ کاڵە دەرزی تێکەڵ ئاگرێ شتێکی وا هەیە دەرزێکی تێکەڵم بۆ بکە یەکسەر من چاکە بمە و باشە بم و ئەمە تا چەند تەندروستە ئەم دەرزیە بابەتی دەرزی لێدان بەڕاستی خوب باشتر وایە ئینسان جارێک لە دەرەوەی با بڵێن دەستگای تەندروستی وەکو بنکە تەندروستەکان وەکو ماڵبەندەکان وەکو نەخۆشخانەکان یا کلینیکی تایبەت بەڕاستی بە دروست نازانێت دەرزی بدرێت چکە دەرزی دوجار تۆ شتێکی نامۆ خێتە ناو جسمی ئینسانەوانێ لەوانەیە مزعفات یاخۆ ئەو ژێوری ئەو علاجانە مزعفات دروستکات چونکە بڕێکی زۆرەشێتە لە شی خوێنەوانێ یاخۆ لەوانەیە حساسیت دروستکە هەندێک دەرزی لە هەندێک کەسە کە ڕوویاوە مەسەلەن دەرزەکە دراوە لەو کەسە نێزانی پێشت حساسی دەوانێت ژیانی هەرفەوتانوێ با بڵێن یاخود لەو شوێنی لێدانی دەرزەکە جاری وایە خوڕاش دروستە بێ ینی پاکوتەمیزی دەرزەکە بۆ خۆی ینی ئەو ژینگەی ئەمانە واکە دەرزی ئێمە وەکو پزیشک تەعاملمان جیاوازە لەگەڵ دەرزی لەگەڵی کە خەڵکی کە بە ئاسانی وەریەگرێ ئەوەشی کەوتێت تێکەڵەن جۆری تێکەڵەکە ئیتو خۆی ئەو زۆربەی ئەو دەرزیانن کە بۆ ئازارشکێنن لەگەڵیشە ئاوسای و شت کەمەکانەوانەوانی کاتێت ئەو دوو دەرزی تێکەڵکراوە خۆی ئەگەر دەرزی لەو بابەتە هەبێ هەر لە ئەساسە لە مامەلەکە تێکەڵیە کرد بۆچی بەجایی ئەیهێنێت لەبەر تۆ تێکەڵێکی لەوانی ئەسڵەن یا ئەوتانێ مشکلە زیاتر دروستکە یاوتان تەسیری نەبێ حاڵەتەکە نەفسی یانی نەخۆشەکە خۆی ڤایرۆسەکە ئینی خۆی تەواو کردووە هەڵێ دەرزێکشم لە خۆما چاک بووم مثل ئەگەر تا سەبری بکردا دوسێ ساعتێر خۆی چاکە بوو ینی بەڵام هاتن لەبەری ئازارشکێنە ئیستیجابەیە بێ یەکسەر نەخۆشەکە چێتە ماڵەوە ڤڵتاری نەگەڵ خۆیە طبیعیە چونکە ئەوە لە خەسخانەش ئەو دەرزیانە ئەدرێ ینی جاروای بۆ ئازاری کتوپەر ئەدرێ ینی بەڵام هەڵبەتە ئیتر خۆی ئەو پەیوەندی هەیە بە ئایا تۆ تاش دەتوانیت سیستم و دەستگای تەندروستی چەند پێشکەوتووە کە تۆ بتوانی ئەم حاڵتەی لێمە ڕۆیان خۆ لە وڵاتی کە بۆ شێوازە نییە ئەوانی ئەوە پەیوەندی هەیە بە هۆشیاری خەڵکەکە تاکەکان بە پەیوەندی شەیە بە کاچانێک موسساتی سەحی ئەو تەندروستی ئەو شوێنە ئەو هەرێمە ئەو وڵاتە پێشکەوتووە
زۆر باش دکتۆر من شتێکی ئەوتۆم نەماوە لەسەر ئەو شتانی باسمان کرد دەستە خۆش بە زۆر بە تێر و تەسەلی باست کرد ئەگەر خۆت شتێکت هەبێت حەسکەی لە کۆتاییە باسیکەی ڕێنماییەک بۆ هاوڵاتیان خاستن لە ئێستاە سپاس شتێکی کە هەبوو کە بۆ کارهێنانی بەڕاستی دژە بەکتریایە لە زۆربەی پەتا و هەڵامەتەکانە کە بەداخەوە یەکێکە لەو بابەتانی کە لە وڵاتی ئێمە مەصرفێکی زۆر زۆر دژە بەکتریاکرێ دژە بەکتریاکان ئەوانی کە پێوت ئێمە پێڵێن ئەنتیبایۆتیک لە بابەتی ئەمۆکسیل و کیفلێکس و ئەم شتانی کە لە وڵاتانە بەڕاستی کێشەی دروستبوونی بەرگری بۆ ئەم عیلاجانە کێژەیەکی گەورەیە بۆ نەخۆشانی وڵاتان لەبەرەوە چونکە تۆ هەر شتێک مەصرفی بکەیت دوجار دژی ئەو بەکتریایە وردە و دە بەکتریاکە مەناعەپەیەکە دژی عیلاجەکە ئەوی دژە بەکتریاکە لەبەرە بۆ نمونە مەسەن لە وڵاتی ئێمە باوەڕ ناکەم ئەمۆکسید ئەوەی ئیسفادەی نەماوە چونکە معقول نییە بەکتریا نیە لە وڵاتی ئێمە ئەمۆکسی نەناسێتەوە لە کاگەمە وڵاتەیە 50 ساڵە ئەمۆکسی بەکارێنێ چۆن خۆی لێ قوتار ناکە یەکسەر ئیناسێتەوە خۆی لێدزێتەوە لەبەر ئەمە چی وایە کاتۆ مەسەند هەندێک جای دکتۆرەکان پەنابەرمەز علاجی تازەتر لە دژە بەکتریا باش ئەمانیش وردە و دەگە خەڵک هەر کە فێری بوو کە زۆر بەکاری هێنا کە پێویست نییە یعنی تۆ لە وڵاتێکی پێشکەوت و لە سیستمی تەندروستی ئەمۆکسیل بەکاربێنی شتیوان نییە ئەمۆکسیل لە ناتوانانی بڕێ لە سەدە لێ بیکری بەبێ وەسفەی دکتۆر وەکو باسم کرد وەکو حەبی پاراستۆڵ نییە ئەتوانی بیکڕی بەس ئەمۆکسیل نابێ بدرێ بۆ چونکە کێشەی بەیابوونی بەرگری دروستەکە معانات دروستەکە بۆ سیستەمە تەندروستەکان فشاریان لەسەر دروستەکە چونکە ئەوانی ئەو کاتایی ئەو نەخۆشی کە مستحق ئەمۆکسیلی بدرێتێ ئەمۆکسیلەکە ئیش ناکە بەڵام تۆ ڤایرۆسێکی پەتایەکی وەرزی دووسێ ڕۆژەکەی پێویست ناکات تۆ ئەمۆکسیلی بۆ بخۆی یعنی هیچ دەورێکی نییە ئەگە خراپتر ناکە باشتر ناکە چونکە دوجار تۆ هەندێک بەکتریای باشیشە کوژی بە بۆ نێ ئەو عیلاجانەکەی خۆی چونکە لە ساسێ بەکتریا زیان بەخشە بۆ مرۆڤ لە ساڵ 95 زوو بەخشن کە لە ناوپۆشی لوتی من و تۆ بە ملیۆنەها و ملیارەها بەکتریایە لە ناو ڕێخۆڵەمانە بە هەمان شێوە اینجا بە تایبەتی لە هەمووی کێشە زیکا زیاتر ئەوەیە کە تۆ بە مناڵی ئەدەی بەڕاستی کێشێکی گەورەیە پێت باشە بە پێی ڕێنمایی پزیشک نەبە هیچ دەرمانێک بەکارنێ بەداخەوە ئەمە کۆنتترۆلی تازە دەرچووە لە وڵاتی ئێمە چونکە ئێمە دوجار دکتۆر ئەمە نانووسێ ئەمە حەڤ جۆر نازان 20 جۆر ئایتمی دژەتەن و بەکتریا هەیە لە ڕێی بابڵێمان کە پێ و تێ دوکانی سەدەلیەکانی لا کۆڵان ئەفرۆشی کە هیچ پەیوەندیان بە دکتۆرەوە نیە لەبەرە ناتوانێم کۆنتترۆلکردنی لە دەست دەرچووە وە کێشەیەکی شەبەڕاستی ئەبێکی زۆریشە و زۆر بەداخیشەوە یعنی کە وڵاتی ئێمە خەڵکی ئێمە یعنی مەصرفکەرێکی باشی دەرمانە بە شێوە خراپەکەی بڕ ینی من دەرمانخانەیە ئەچی سەری سەرەی گیراوە بۆ عیلاج بەشە تێم شارە خۆمان لە هەست کۆڵانەکە ئێستا سەدەلیەکی تیا و دکتۆرێکی لێ لەبەر ئەوە کێشەیەکی زۆر معاناتێکی زۆر گەورەیە کە توانم بڵێم لە پەتاوەرزەکان کێشێکی زیاتریە زۆر ڕاستە ئیشەڵا ئەو کێشانش هەڵەبێ دکتۆر وردە هیوادارین زۆر سپاس بۆ دکتۆر سەروەت تۆفیقسان ئەحمەد ئەمڕۆ لەلای ئێمە میوان بوو قسە و باسمان کرد لەسەر ئەنفلۆنزای وەرزی و چۆنەتی خۆپاراستن و چارەسەرەکانی دووبارە ئەزێتمان نایماندوومان کردی زۆر سپاس سپاسی باش خواتان لەگەڵ